سڵاوتان لێبێ خۆشەویستان و ئازان لەگەڵتان لە بەرنامەیەکی دیکەی دیداری تایبەت کە تایبەتمان کردووە بە دیداری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەگەڵ زۆرێک لە ڕۆژنامەنووسان کۆبوو تا ڕادێک بە ڕاشکاوانە قسە و باسێکی زۆر ئازاد کرا لەگەڵ کاک ئاراستار وەکو ڕۆژنامەنووس دەچینە نێو ئەم قسە و باسەوە. سەرەتا کاک ئاراستار بەخێراتی. زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەو پرسیارە بێمە لای کاگەڕاس کە دەتوانین بەو دیدارە ینی بڵێن دیدارێکی زۆر ڕاشکاوانە دیدارێکی زۆر شەفاف و ئازادانە لە نێوان ڕۆژنامەنووسان و سەرۆکی حکوومەت ینی دیدارێکی ڕاشکاوانە کرا. زۆر سپاس. خۆی هەر هەوڵێک بۆ ئەوە بێ کە نەک لە نێوانی حکوومەت و ڕۆژنامەنووسانە لە هەر شوێنێکی دنیا لە یەکتر تێگەیشتن هەبێ ئاسوودەیی و ئارامی بۆ کۆمەلگا دەهێنێتە بەرهەم. ئەمەی کە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ میدیاکاراندا کۆبووەوە ئەتوانین بڵێن هەڵگری ئەو وەسفەیە کە نیەتێک هەیە بە باشترکردنی دۆخێک لە ناو ڕۆژنامەنووسانە حتمەن گرفتێک هەیە کە حکوومەت هەستی پێکردووە بریتیە لە گەیشتنی زانیاری دروست بە هاونیشتیمانی هاوڵاتی کە لە ماڵەوەیە هەروەها بە ڕۆژنامەنووسانی زۆر جاری وا هەیە بەشێک لە میدیاکاران ڕوبەڕووی دادگا دەکرێنەوە داوایان لەسەر بەرز دەکرێتەوە گلەی و گازەندەی ئەویان هەیە کە زانیاریان بە باشی لە سەرچاوەکانی زانیاریەوە ناگاتێ لە حکوومەتەوە بۆیە ناچارە بن پەنابەرن بۆ سەرچاوی نافەرمی کە هەندێک جار سەرچاوەکان دروست و با بڵێن وەهمین دروست نین بۆیە ئەم جۆرە هەوڵانە هەوڵێکن بۆ ئەوەی کە ئەو نیگەرانیانە بڕەوێتەوە. ئێمە دەزانین لە کوردستاندا یاسای ژمارە 11 ساڵی 2013 یاسای مافی دەستکەوتنی زانیاری هەیە کە هەتا ئێستا جێبەجێ نەکراوە. دوجار دوای کۆبوونەوەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ میدیاکاراندا وەکو تەوسیەیەک لە کۆبوونەوەی ڕۆژی چوارشەممە دوێنێ ئەوە وەکو تەوسیە دراوە کە بە کۆمەڵێک ڕێنمایی بۆ کار ئاسانیکردن بۆ جێبەجێکردنی یاسای مافی دەستکەوتنی زانیاری بۆ لەمە دووە کار بکرێەوە سەرۆکی حکوومەت بۆ خۆی ئەوانی کە لە دەورین لە بواری میدیاییدا ئیژەکەن دام و دەستگاکانی حکوومەتی ڕاستپاردووە کە کاراسانی بۆ میدیاکاران بکەن. لەم دیۆ ئەگەر سەیریکەین مادام بە دوواداچوون هەیە دەکرێت بڵێن دیوێکی ڕاست و دروست و دیوێکە کە نیەتێکی باش لە پشتێوێتی کە خەڵک ئەکرێ ئومێدی ئەوەی لەسەر هەڵبچنێ کە پەیوەندێکی دروست لە نێوان میدیاکاران و حکوومەتدا هەبێ. بەڕێستان وەکو کاگاراز بەڕێستان وەکو ئەوەی کە ڕۆژنامەنووسن بە پراکتیکی دەچنە نێو بەدەزێنانی زانیاری ینی ئەو لەم پەڕانتان بوویەتە پێشەوە کە زانیاریتان پێ نادرێت ڕەنگە جاری وا هەبێ بە احتیمالات قسە بکەن بە ئەگەرات ڕاست هەر بۆی ئەو دەرگایانە ینی لە دیداری سەرۆکی حکوومەتە قسە لەسەرەوە کرا کە دەرگا کڵۆم نەکرێت لەسەر ڕۆژنامەنووسان مافیەوەیان ینی پێ بدرێ زانیاریان ینی چنکەوێت و بە هاوڵاتیانی ببەخشن. بەڵێ خۆی کاک چۆمانیەکێک لە ئەو بوارانەی واکە میدیاکار ئەو زانیاریانەی دەیدات ڕاست بێ بریتە لە دروستکردنی کەشێکی ئازاد بۆ ئازادی ڕادەربڕین. جا من لێرە ینی ئەگەر کەمێک لە بابەتەکەی دیداری سەرۆکی حکوومەت دوور بکەومەوە ئێمە دەبینین لە هەرێمی کوردستانە تا ڕادەیەک ئازادی ڕادەربڕین دوو پێوانەمان بۆی هەبێت دەکرێت. یەکەمیان ئەگەر بە پێوەەر بیگرین بە بنەماکانی دیموکراسی دەوڵەتە پێشکەوتوەکانی دنیا ڕەنگە لە ئاستی تموحاتی ئێمەیان نەبێ ئازادی ڕادەربڕین لە هەرێمێکی وەکو هەرێمی ئێمەدا کە چواردەوری گیراوە بە کۆمەڵێک وڵاتی نادیموکراتی ڕەنگە لە ئاستی تموحاتی ئێمەیان نەبێ. بەڵام ئەگەر بەراوردی بکەین بە کۆمەڵی وڵاتی دواکەوتوو یا ئەگەر نەژڵێن دواکەوتو کۆمەڵی وڵاتی دیکتاتۆر کە لە چواردەورمانن بۆ نمونە ئێمە لە 3 مانگی ڕابردووە ئەوەمان زانی کە لە ماوەی 3 مانگدا لە کۆماری ئیسلامی ئێران زیاتر لە 100 کورد لە سێدارە دراوە. ئەمانە بەهۆی ئازادی ڕادەربڕینەوە بێ بەهۆی مافی نەتەوەهاتیانەوە بێ بە هەر بوارێک بێ پێشێلکردنێکی وازەحی
مافەکانی مرۆڤە و مافە سەرەتایەتەکانی و ئازادی ڕادەربڕینە لەمڕۆ ئەگەر سیرکەین لە کوردستانە ئازادی ڕادەربڕین هەیە بەڵام ئەگەر بەراوردی بکەین بە وڵاتە پێشکەوتوەکانی دنیا حتمما جێی تمۆحی ئێمە نییە ئەکرێ بڵێن بە زیاتر و باشتر ئیش لەسەر ئەوە بکرێ بۆ ئەوەی ڕۆژنامە نووسانیش لەو چوارچێوە بتوانن بە ئازادانە ڕای خۆیان لەسەر بابەتەکان دەرببڕن. یەکێکی تر لەو بابەتانە جاگەر بیبەستینەوە بە پرسیارەکەی بەڕێستەوە ڕۆژنامە نووس هەمیشە لەمپەری بۆ دروستە بێت لە گەیشتنی ڕاستیەکانە لەبەر کۆمەڵێک کۆکار یەکێک لەو شتانەی کە گرفتە بۆ ئەوەی زانیاریەکان وەکو خۆی بکە بواری ئەمنیە کوردستان وەکو هەرێمێکی بچوو کە تەنراوە لە بینی کۆمەڵی دەوڵەتە کە هیچیان خۆشحاڵ نین بەوەی کوردستان لە پێشکەوتنابێ ڕەنگە زۆر جاری وایە ڕۆژنامە نووس دەیەوێت زانیاریەک برا کە مافی خۆیەتی و مافی ئەوە شەلی هەیە کە خەڵک کە بینەریەتی زانیاریەکانی پێ بکە بەڵام زۆر جاری وا هەیە لەبەر بواری ئەمنی ڕێگەی پێنادرێت لە شوێنی ڕووداوەکە نزیک بێتەوە کە ئەوە نیگەرانیەک دروستەکە لە لای ڕۆژنامە نووس بابەتێکی دیکە هەر پەیوەست بە پرسیارەکەی تۆ ئەوەیە لێت نەشارمەوە میدیای کوردی تا ڕادەیە کڵۆڵە لە دەستخستنی زانیاریە ئەگەر بێت و لایانی پەیوەندیداریش میدیاکاری کوردی بەڵێ ئەڵین میدیای کوردی پێکاتوە لە چێ لە میدیاکار یعنی بۆ خۆشی کڵۆڵە ئێمە لە دیدارەکەی سەرۆکی حکوومەتە نموزەجێکمان بینی بەداخەوە ینی سەرۆکی حکوومەت هەر کاتێک بەشێک لەو میدیاکارانی کە ڕەخنیان هەبوو لە سیستەمی سیاسی هەرێمی کوردستان لەوەی کە ڕۆژنامە نووس دووچاری تەعزیبە بێت و گرتنە بێ هەر کاتێ سەرۆکی حکوومەت دەیوت ئەیکوان نمونە ئەیان وڵان نمونەمانداری ئەمەش ناپرۆفشناڵی ڕۆژنامە نووسێ گەڵێ کە بێبێ ئامار و بێبێ ڕقام ئەمە پێمانەڵێ میدیای کوردی یعنی لێت نەشارمەوە ڕاستە ئەشێ ئەو بەڕێزانەی کە لە دیدارەکە بوون خەڵکی متەمەکین بن خەڵکی بەتوانا بن و ئەشێ خەڵکی بەتواناتریش هەبێت لە ئەوان ینی لەگەر لە دیدارەکە بۆە پرسیاری مۆزوعی تری بکردایە بەڵام ئەمە پێمانەڵێ ئەمە ڕووی میدیای کوردیە کە ئێمە لە چاو میدیای عەرەبیە فارسیە ئینگلیزیە هەر ئەوروپیا هەرچی شتێک تۆ ناوێنەی هێشتا میدیایەکمان هەیە نەخەمڵیوە هێشتا ئێمە ئینشانووسمان هەیە هێشتا ئێمە خەڵکانێکمان هەیە عەرزی عەزەڵا دەکەن بۆی پیان بوو ترێ زیرەک لێ هاتوو هەرچی شێوازێبیان هەوێت لە هەموو کۆی سیستەمی حکومڕانی کوردی ڕەخنە ئەگرن و بەشێک لەوانە نیەتێکی دڵسۆزیان هەیە یعنی مەسەلەن تۆ ئەگەر بێی لە کێشەکانی خەڵک بدوێی بۆ نمونە تۆ باز لە ئازار و مینەتی خەڵک بکەین لە نەبوونی پێداویستە سەرەتایەکانی ژیان مانای ئەوە نییە لە دژی حکوومەت و سیستەمی حکومڕانی ڕاپەڕیوی ئەوڕایە پێشەوە باسکرا ینی لە دیدارەکە باسکرا بەڵام گرفتەکە لەوەیە تۆ ئەم شتانە بزانی بەڵام داتات نەبێ کە داتات نەبوو ڕۆژنامە نووس نی لەگەڵ داوای لێبوردنم ئەبی بە ئینشانووسێک کە قسەی جوانت لایە ئەکرێ پێت بڵین شاعیرێکی باش ئەکرێ پێت بڵین نووسەرێکی باش بەڵام ئیطلاقەن گوناحە پێت بوترێ میدیاکار لە کاتێکە پرسیارەکەی تەنیا بۆ ئەوەی سەرنجی ئامادەبووان ڕابکێشی بەڵام کاتێک کە پرسیارت لێکرا لەو قسەیە مەبەستت چییە کام بەڵگەت پێەیە هیچ قسەیەکت نەبێ بڵێ منی جوان بیست ئەمە زۆر خەتەرە بۆ هەر سروشتی مرۆڤ وایە کاگەرازیانی کە کاتێ بابەتێکی وروژێنەر دروستەکەی زیاترین فۆکس و زیاترین سەرنجەچێتە سەر ئەو باسە هەر بۆیە ئەمە زۆر جار کە ڕۆژنامە نووسەی بینین ینی بە زمانێکی نامەتیقی یاخود لە فەوزایانانی خۆی بینێتەوە ئەمە چۆن هاوڵاتی تێبگەێنین بە تایبەتی لەو دیدارەکە ئەگەر نەیاری حکوومەت بی نەیاری دەوڵەت بی تۆ بیتە ڕۆژنامە نووسێکی پرۆفشنال لاخۆ میدیایەکی زۆر سەرکەوتو ئەو تێگەشتنە تا ڕادێکی چۆن لە لای هاوڵاتی دروست بوو کە نەخێت دەبێت پێچوانەکەی بێ میدیا و ڕۆژنامە نووس نیشتیمانی ینی دەبێت لە خزمەتی نیشتیمان و ئەوی کە پێڵێن خاکی خۆیان بێت خۆی ئەزانین کار چۆمان ئێمە لە تایتڵ یا لە ڕیکلامی زۆرێک لە کەناڵە تەلەڤیزیۆنەکانە ئەبینین کە هاوسەنگی و ڕازگۆیی مەبدەئی ئیشکردنیانە بەڵام لێت نەشارمەوە میدیا ئیشی ئەوە نییە بڵێ بن بە ڕازگۆیانە ئیژەکەم میدیا واقع کوازێتەوە جاری وا هەیە ئەم واقع حتاڵە بە هەنێک کەس هەزم ناکرێ و هەندێک جاریش کۆمەڵک ڕاستیە خاتە ڕوو کە بە دڵی هەندێکی دیکە نابێ ئێمە وەکو میدیاکار ئیشمان ئەوەیە واقع بگوازینەوە واقعەکە چۆنە بەو شێوەیە لێرە و لەوێ خەڵشێگە بینین یعنی مەسەلەن دەڵێت من ئەگەر ڕۆحێکی ڕەخنەگرانم نەبێ پێم ناوترێ ڕۆشن بیر هەر نەک بۆ میدیاکار بەڵام لە ئەساسە ئینسان
هەروەکو کائینێک کە لەم کەونەیەژی ئیشی بەتەنیا ئەوە نییە یاخی بێ یا ڕەخنەگر بێ بۆی پێ بەوترێ ڕۆشنبیر بەڵکو ئیشی ئەو بنیادنانی کۆمەلگایە یعنی حتا خوش کە ئینسانی دروست کردووە خوای گەورە یەکێ لە ئەدگارەکان وێنە جوانەکانی خوداوەند لەسەر زەوی کە مرۆڤە ئیشی نۆژەمکردنەوە بیناکردنەوەی کۆمەلگایە نەک ئەوەی کە تۆ بۆی پێت بڵێن ڕۆشنبیر ڕەخنە بگریت و کۆمەلگاکەی خۆت تێک بێ لە کاتێکە تۆ بێ ئاگا لەوەی کە کوردستان زۆر جیاوازی هەیە لەگەڵ کۆمەڵی شوێنی تر هەتا ئێوارە تۆ وەرە بە حکوومەتی هەرێم بڵێ داهاتەکانی ناشەفافە بەرامبەر بە هاوڵاتیەکانی خراپە وابزانی حکوومەتی بەغداد بەمە دەستخۆشیت لێکات دڵنیا بە بۆ ئەوەی کە بەلای دوژمنانی کوردەوە بۆ نمونە ڕاستە ناکرێ ئەمە چاو بپۆشین لەوەی هەرکەم و کورتیە بە بڵێن دوژمنمان هەیە تر نابێت لە ناو خۆیان قسە بکەین ئەمەش بیرکردنەوەیکی دروست نییە بەڵام تۆ وابزانی ڕەخنە لە حکوومەتی خۆ دەگری لە بیر و باوەڕی خۆ دەگری دوژمنەکانی تۆ نایارەکانی تۆ دەستخۆشیت لێکەن زۆر دڵنیا بە بۆ ئەوان تۆ یەکسانی لەگەڵ کەسێکە کە چەوسێنەریشە بەڕاستی بۆیە ئەو بیرکردنەوەی پێویستە لە ناو ئێمە میدیاکارە نەبێ بەڕاستی هەر بۆیە لە دیدارەکە ئەمە چوینە نێو دنیای بەراوردەوە کاگەڕاز باسی بەراوردی دراوسەکانی هەرێمی کوردستانی کرد بە خودی عراقەوە کە دەوڵەتان کە چەندین ساڵە یعنی ئەوان کە دەوڵەتن ئازادیان ئازادیەکی سنوورداریانە بە بەراورد لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک ئەگەر وشەکەم نەگونجاو ببوورە کاگەڕاز ئازادی ناکاتە بەڕەڵایی ڕاست خۆی ئێمە بە حکمی ئەوەی کە وەکو کیان وەکو قەوارە تازەین لە چاو دەوڵەتێکی گەورەیە مەسەلەن کە 100 ساڵ 200 ساڵ یعنی 1000 ساڵ عمرێتی بەڵێ باز لە ئەزمموی 30 ساڵەکەین بە ئەزمموی 30 ساڵ ناکرێ بڵێن کەمە بۆ دانیشتوانەکەی ناکرێ بڵێن بەڵام ناکرێت بەشڵێن زۆرە چکە تۆ کاڵا بە قەدەر باڵا ئەوەندەی تەمەنت هەیە ئەوەندەی قدرەت و توانات هەیە ئەبێ ئەوەندە قسە لەسەر بابەتەکانکەی بۆیە زۆر بابەتەیە ناکرێ بە چاوی بەرفراوان بۆی بڕوانی یعنی تۆ وابزانیت دیموکراتی لە وڵاتانی ئەوروپا لە ئەمریکا بەو ئاسانیە گەشتۆتە دەست هاوڵاتیە کە ئەمڕۆ ئەژی و بەروبوومەکەی خوات دڵنیا بە بەو شێوەیە نییە یعنی ئەو چاغە با بڵین سەردەمە تاریکەکانی بینیوە هەر دوای ڕێنسانس هاتووە شۆڕشی پیشەسازی هاتووە لە ئەمریکا حربی ئەهلی لە ئەمریکا ڕوویاوە وا نەزانی ئاسانە ئەکرێ بڵێن شێوازی حکومڕانی ئێمە سیستەمی حکومڕانی ئێمە پێویستی بە پێداچوونەوەی جەزری هەیە ناکرێ مەسەلەن کۆمەڵی خەڵکی قارەمان شۆڕژێر دڵسۆز بۆ نیشتیمان پراوێز بخرێن لە بەرامبەردا کۆمەڵی خەڵک کە ئینتیمایان یا با بڵین کەفاعەتیان وانە پێش بخرێن ئەمانە هەمووی دروستن ئەم قسانە بەڵام ناکرێت لەسەر حسابی ئەوە بێ کە خەڵک لە خۆمان بە شایستەتر بزانین وابزانین حکوومەتی بەغداد بۆ نمونە دیموکراتی ترە لە ئێمە وابزانین ئێران نا ئەوە بیرکردنەوەیکی بە بڕوای من دروست نییە ئەگەر لە دنیای مۆدرنی وەکو ئەوروپاشیانی ئەمە بدوین لەوێژ میدیای پۆپۆلیستی هەیە ڕاست ینی لێرە کە ئێمە باز لە هەرێمی کوردستانەکەین ڕەوشی میدیا چۆنە ئێمە ئەبێ هاوڵاتی ینی تێبگەێنین لەوەی کە یە قوڵاخی میدیای پۆپۆلیسی نەبێت یاخود بم دەرەنجامی ئەمە ببینینەوە لە ساڵانی ڕابردووە ئەمە میدیامان هەبوو بناوی تۆپخانە بوو و دەرەنجامیش بینیمانەوە ینی ئەو میدیایە و ئەو حیزبە و لایەنگرانی گەشتونەتە کوێکە لە ئەرزی واقع ئەمەیە کە ئێستا دەیان بینی هەموو بیر و باوەڕێکی پۆپۆلیستی هەموو بیر و باوەڕێکە دنیا دابەش بکا بەسەر ڕەش و سپیە چاک و خراپ ناشرین و جوانە دەرەنجامەکەی بریتیە لە دروستکردنی گرەیەکی قوڵی دەرونی بۆ هاوڵاتیەکانی ئێمە لەوانەیە ئەگەر لە کوردستانە لە ساڵانی ڕابردووە ئاشنا ببینوە زاکیرەمان غەدرمان لێ نەکا لە چەند ساڵی ڕابردووە ئێمە ئاشنا بووین بەو جۆرە لە میدیا مەسەلەن هەرچی لەگەڵ منابێ نیشتیمان پەروەرە هەرچی لە دژی من بێ خائینە ئەگەر ئەمیان مەسەلەن شەهادەیەکی بەرزی هەبێ مادام لە بەرەکەی من نییە ئەوەی تەواو ئەمە خائینێکی زۆر گەورەیە ئەم جۆرە بیرکردنەوەیە ئەتوانم بڵم بەداخەوە ئەمە زۆر خەمێکی قوڵە لەوانێ ئەو 30 ساڵی ئەزمموی کە دەیڵێن ئەبوو ئەمە بخەمڵێ بەداخەوە نەخەمڵی بەهۆی بیرکردنەوەی ئەم لاولای هەندێک حزبی سیاسیەوە نە ئەبوو وابیر بکرێتەوە نە ئەبوو مەسەلەن تۆ میدیا ژیان کۆمەڵگا بیرکردنەوەی سیاسی بکەی بە قوربانی یەک ئایدۆلۆژیا کە خۆتەتە ئەمە بەڵێ ئەمە کاردانەوەی خراپی لەسەر میدیا هەبوو بەداخەوە ئەنجا یعنی
ئەم فڵانە کەس میدیایەکی هەیە بە ئاڕاستەیەکا بە شێوازێک ناوی لێ ناوە میدیای نیشتیمانی دانەیەکی تر لەوانەیە لە هەمان حەزبیش بێ یا لە حیزبێکی تر بێ بە شێوازێکی تر ئاڕاستێکە ئەوە جۆرێک لە فەوزای دروست کردووە کە بە بڕوای من زانیاری دروست لە دەستی هاوڵاتی کە مافی خۆیەتی پێی بگا ون بووە ئەوە دیوێکی خراپە بەڕاستی لە بۆ ئەوەی ئەم تقریبان بێسەروبەریە بە تایبەتی لە نێو میدیاوە بە تایبەتتر ئەمە لە سەردەمێکان پێڵەن سەردەمی سمارت پاوەر سەردەمی ئامێرەزیرەکان تا ڕادیەک هەر کەسە و یعنی دەتوانێت بێتە خاوەنی میدیایەکی خۆی هەنی لە جێی ڕۆژنامە و لە جێی سایت و لە جێی ئەکاونتێکا خودت پێیجەکەکاتەوە توانێت ڕۆڵی ڕۆژنامە نووسە ببینێ ئەمە تا چەند شوێنی خۆیەگرێ تابەن ئەم بۆ کەناڵە فەزایەکانیش ئەم پرسیارم بۆ ئەوە شایانی لەو دیدارەدا باز لەوە کراک لە ڕێگەی وەزارەتی ڕۆشنبیرۆ داهاتی کەناڵەکان دیاری بکرێت ڕاست ئەمە تا ڕادێک ینی دەتوانین ئەو فەوزایە هێنکەیتەوە لە بە قەناعەتی من یەکێک لە خاڵە ئیجابیەکانی ئەو دیدارە کە سەرۆکی حکوومەت خودی خۆی زیرەکانە لەسەری دووە بە بڕای من خاڵێکی ئیجابی بوو لە دیدارەکەیە بریتە لەوەی لە کوردستانە شتێکی زۆ تەبیعیە میدیاکان سەر بە فڵان بن سەر بە فیسار بن بەس ئەوەی ناتەبیعیە تۆ سەرچاوەکەی نەزانی شوێ ئەمە زۆر خەتەرە تۆ ئەمە وەزانی ئەم میدیایە ینی لەو ڕۆ تۆ سێریکە وابزانی ئەم میدیایە سەر بەخۆی ناوی لاوە لە خۆی سەر بەخۆ بەڵام لە هەمان کاتە سەر بە شوێنێکە بۆ نمونە مەسئولێک نامەسئولێک هەر کەسێک داعمیەکات وەکە بەشێک لە سەرەوە و سامانی ئەم وڵاتە بە فێڕۆ بچێت ئەمە کەناڵمان وەزانگارازلەوەی کە ناوی ڕازگۆیی و بێلایەنی بوو بەڵام 2000 بەڵێ یعنی ئەمە ناوی کەس ناهێنین بەڵام بالفعل بۆکو نموجە جوایە ئەمە خاڵێکی زۆر گرنگە دوام کاک چۆمان ینی هیچ شوێنێکی دنیا هێندەی ئێمە ڕۆژنامە نووسی زۆر نییە بەداخەوە ئەمە دیوێکی زۆر ناشرینە تەسەور کە ینی لە زۆرێک لە وڵاتانی پێشکەوتوی دنیا ژماری ڕۆژنامە نووس ئەگەر ئەوان چەند ملیۆن کەسێ بن هەر بەقەدەر هەولێر و سلێمانی و دووهۆکی ئێمە ڕۆژنامە نووسیانەکە ئەمە مەحقول نییە یعنی تۆ ئەمانە ئەەکەیتە ڕۆژنامە نووس و هەوێی سندیکای ڕۆژنامە نووسیان هەیە بەڵام لە شوێنی ترن ئەمە لە ڕووی میهنەوە لە ڕووی ئاستی زانیاریەوە ڕاستە لەوانەیە هەندێک لەوانە مع احتراماتمان بۆیان لە شوێنی ئەکادیمی دەرچوو بن بەڵام لەبەرەوەی پراکتیکی نەیان کردووە وەکو پزیشکێک ئەگەر لە قۆناغەکانی سەرەتای خوێندن یا مەسەلەن لە نەشتەرگەری بترسێ پێڵەن تۆ بۆ ئەم ئیشە نابیت یعنی ئەوە بەڕێی من ئەوە هەڵسەنگاندنێکی زۆر باشە پێڵێن کاکە تۆ لە ڕووی نمرەوە زۆر زیرەکی بەڵام لەبەرەوەی ئەبورەیتەوە ئەگەر خوێن ببینی ئەگەر کەسێک لەم ئیشەیە باوەڕم پێ بکە ئیشی میدیا وایە یعنی تۆ مەسەلەن چۆن مامەڵە لەگەڵ ڕووداوەکاناکەی چۆن بە وردی بە ئەمانەتەوە ئیش لەسەر ئەو ڕووداواناکەی چۆن وا ئەەکەی ئەوەندە بانگن ناکە یعنی خۆ هەر زیرەکی بریتی نییە برادەر هەبوو لە ساڵانی ڕابردووە الحەمدولله ئێستا خەریکە کەمە بێتەوە بابەتە هەموو ڕۆژە شتێکی بڵاوە کردەوە بۆ نمونە بۆ ئەوەی دوو لە ڕوو ئێوە بینەران شەقی تێ هەڵبدرێ لەلایەن ئاسایشەوە و بڵێن ئەمە لەسەر دەنگی ئازاد گیراوە قەزیەگرا ئەمە کارەساتێکی گەورەیە بەڕاستی بۆیە بە قەناعەتی من ئەبێ میدیاکار جیا بکرێتەوە ژمارەی میدیاکارەکان محەدد بێت نەک بڵێنیت تەواو هەر زۆر کەم بێتەوە نە ئەمە پێی ناوترێت ئازادی تۆ مەسەلەن بڵێ کەس بەڵام مافی خۆیەتی ڕۆژنامە نووس لە بەرامبەر ئەو ئەرکەی کە ئەیکێشێ بەرامبەرێکی مادیش وەرگێت لە کەناڵەکەی لە دەستگاکەی بەڵام نەبێتە ئەوەی کە فەوزا دروست بێ وەکو حاڵەتی ئێستا هەیە خاڵێکی سێم و کۆتایی بەلای منەوە بریتێ لەوەی یاسای دەستکەوتنی زانیاری مافی دەستکەوتنی زانیاری کارا بکرێ و ئاسانکاری بکرێ بۆ ڕۆژنامە نووس ناکرێت کاک چۆمان زۆر بە ئاسانی لە بەرەوەی لە فڵانە بەرپرسە و نزیکە زانیاری پێ بگا من دڵسۆزانە تریژیش بکەم بەڵام من پێم نەگا ئەو کاتەکە من هەواڵێکم بڵاو کردەوە ناساغە ناتەندروستە هی تۆ دروستە بەس بۆچی بەدرێ بە تۆ بۆ نەدرێبن ئەم جیاکاریە زۆر خراپە بۆیە هیوادارم لە ئایندا ئێمە لە کوردستانە ئەوە ببینی کە هەمووان بە یەک تیم وەکو ڕوئایەکی نیشتیمانی دەستمان بگا بە زانیاریەکان کار و ئەجەندامان ئەوە بێت چه بەڕستان وەکو ڕۆژنامە نووس وەکو پیشەکەی خۆشم کە ڕۆژنامە نووس و ڕۆژنامە نووسانیش ینی تێگەشتێکی ئەویان بۆ دروست بێ کە ئەگەر دژی دۆزی ڕەوای بیلەتەکەت بی ناتکاتە
ڕۆژنامەنووسێکی پرۆفیشنال کاگەراز وەکو دوا قسە هەرەوە نەکاتمە فەرموو. بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە هەروەکو باسمان کرد ینی لە ڕابردووە ئەو شتە زۆر بوو خەریکە ئەگاتە بنبەزە و بابەتە یعنی زۆرێک لە میدیاکارەکان بۆ خۆیان تێگەیشتون ئازا بەستەنیا ئەوە نییە کە ڕەخناگرێ بەڵکو ئازا ئەوەیە ڕەخنەژەگرێ و بیناژەکە ئەمە زۆر گرنگە ئینسان ڕەخنەگریش بێ و بیناکەریش بێ هەر تەنیا ڕەخنەنا بۆیە هیوادارم ئینتیمایکی نیشتیمانی وامان هەبێت لە ئایندەیە کە بتوانین بە هەمومان بە پیشەکەی خۆمان هەڵسی. زۆر سپاس بۆ کاگ ئاراستار وەکو ڕۆژنامەنووس کە لە دیداری تایبەت لەگەڵمان زۆر سپاس بۆ سپاس بۆ بەڕستان. خۆشەویستان و ئەزان ئێوەش تەندروست و کامەران بن.